مێژووی کورد وەک مێژوویەکی پڕکارە ساد لە سایی داگیرکاری بەردەوام و نەبوونی یەکێتی نەتەوەییدا هەمیشە مرۆڤ ئازا و جوامێرەکانی پێناساندوین. ئەو مرۆڤانەی وەک پاڵەوان و بەرەنگار بەگشتەم و بێدادیدا چوونەتەوە و بوونەتە هیوا و مەشخەڵی ئازادی و ڕزگاری. لە مێژووی هاوچەرخ و نزیکدا دوای هەرەسی شۆڕشی ئەیلول جۆشدانەوەی کوانووی خەبات و گێڕانەوەی هیوا و ئازایەتی کارێکی یاسان نەبوو، بەڵام هەرزوو دەرکەوت هێشتا کەسانێکی بە هەڵوێست ماون و ئامادەی شۆڕش و شەهید بوونن. پێشمەرگەیە بوو بە ماندووبوونی خۆی بە پیاوەتی و ئازایەتی خۆی پێگەیشت بوو. لەو پیاوانەی کە زۆر بە ئەمەک بوو، پیاوێکی زۆر پاک و خۆنەویست بوو، پیاوێکی زۆر بە هەڵوێست بوو. پێچێک بۆ لەو سەرکردانەی کە لەگەڵ هەژار و فەقیر و ڕەش و ڕوت و پێشمەرگە کۆڵنەدەرەکان داهاتەوە. ڕووی خەبات و تێکۆشان و کۆمەڵایەتیەوە کەسێکی دیار و خۆشەویست بوو لە ناو خەڵکدا، لە ناو هاوڕێکانیدا. ئەو پیاوە بوو لە هەموو شەڕەکاندا داستانەکانە پێشەنگی پێشمەرگەکان بوو. هەموو ژیانی خۆی و عایلەکەی لە پێناوی کوردایەتی و لە پێناوی بزرگتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانە بەخت کرد. لە پێشمەرگایەتی پیاوێکی زۆر چالاک و ئازاوانە، پیاوێکی خۆشەویست بوو لە ناو جەماوەری میلەتەکەیدا. تۆفیق مەغدید حسەین ناسراو بە تۆفیقەکانی وەتمانی یەکێکە لە ئەستێرەگەشەکانی ئاسمانی خەباتی شۆڕش و کوردایەتی کە ئازایەتی و چاو نەترسی لە پاڵخاکی بوون و هەڵوێستەکانیدا بۆی ببوون بە شوناس و کەسایەتیەکی مەزن. ساڵی 1957 لە گوندیکانی وەتمان لە دۆڵی شاڵە بەگیانی سەر بە شارۆچکەی دووکان لە خانەوادەیەکی وەرزێر و کاسبکار لەدایک بووە. ساڵی 1972 کە هێشتا مرد منداڵێکی 15 ساڵان بوو چوە ریزەکانی شۆڕشی ئەیلولەوە. دوای هەرەسی شۆڕش ساڵی 1970 لە تەمەنی 20 ساڵیدا پەیوەندی کرد بە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە. ساڵی 1970 بەهۆی ئازایەتیەکانیەوە دەبێتە پێشمەرگەی سەرکردایەتی لە خڕی ناوزەنگ. ساڵی 1982 لێپرسراوی کرد بووە لە تیپی 92 کۆسرەت و لەوە بە دواوەی دیگیانی بەرپرسیارەتی و متمانەی هاوڕێ و هەڤاڵەکانی زیاتر باڵا دەبێت و چەندین پۆستی سەربازی و پێشمەرگایەتی تر وەردەگرێت و دەبێتە سەر تیپی 92 بتوێن. بەڕاستی کاک تۆفیق ینی پێشمەرگەیە بوو بە ماندووبوونی خۆی بە پیاوەتی و ئازایەتی خۆی پێگەیشت بوو و بوو بە کەسێک لە ڕۆژگارەکانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستیان بە پێشمەرگە بوو. تۆفیق و هاوڕێکانی کاک تۆفیق بوون. من لە یەک دووشی ئەتوانم باسی بکەم کە لە کاتی ناشنەکەشیان لەسەر گۆڕەکەی لەوێ قسەم کرد، باسی داستانی ڕزگاری یەکەمم کرد کە ئەو کاتە کاک تۆفیق فەرماندەی کرد بوو لەگەڵ تیپەکەی کاک ئازادی شەید ئازادی حەمەی گەمحان هاتبوون. یەکێ بوون لە کۆڵەکەکانی سەرکەوتنی ئەو داستانە و لەگەڵ هەموو پێشمەرگانەی کە لەگەڵ تیپی چروسیە و جوتیاران و تیپەکانی تری ئەو مەنتقەیە بەیەکەوە دەورێکی ئازایەتی هەبوو و یەکێ بوو لە فەرماندە ئازاکانی سنووری ئەو شوێنەی کە سەرکەوتمان تیا بەدەزێنە. من لە زۆر قۆناغی ترا لەگەڵمان بوو. من ماوەیەک لەگەڵما هات بۆ هەندێ واجب کە لەو شوێنانی کە بەیەکەوە بووین جێگەی بڕوا و متمانە بوو و من خۆم ئیعتیمادێکی باششم لەسەری هەبووە، یەکتریشمان زۆر خۆشەویست. کاک تۆفیق لە ڕاستیدا لە
خێزانێکی تێکۆشەر و ناسراوی سنووری ڕاپەڕینە. ئەوان بەرناوەکەی خۆی کانیوەتمانیە، خەڵکی کانیوەتمانن، بەڵام لە ناوچەکەدا ناسراون بە گشتی هەم لە سنووری دووکان و ڕانیە و قڵازێ و ئەوان لە ڕانیە باوکی بابی جێگیر ببوو خێزانەکەیان مەمەغدید خوا لێی خۆش بێ کەسایەتێکی دیار و ناسرا و تێکۆشەر بوو. خێزانێکی هەبوو بوون دەیتوانی بە خۆشگوزەرانی بژی، بەڵام پێشمەرگایەتی هەڵبژارد لە پێناوی میلەتەکەی و ڕیزەکانی کۆمەڵی هەڵبژارد. ماوەیەکی دوور و درێژ لە شاخ پێشمەرگە بووە، هەر لە پێشمەرگایەتیەوە بەرە سەرکەوتووە پلەکانی پێشمەرگایەتی بڕیوە تاکو بۆ بە سەرتیب لە کۆتاییدا و یەکێک بووە لە پێشمەرگە و فەرماندە ئازاکان کە هەم خەڵکی ناوچەکە و هاوڕێ و برادەرەکانی هەم لە سەرکردایەتی و بەرپرسەکان شاهیدی بووە دەن کە پێشمەرگەیەکی قارەمان و فەرماندەیەکی تێکۆشەر بووە و هەمیشە و بێجگە لەوەش خزمەکانی خۆی بەشێکی زۆری پێشمەرگە بوون، ئەو کاتە هەم کۆمەڵە و یەکێتی بوون. ڕفیقێکی بوو لەو گەنجانی کە لە شۆڕش ئێلول تازە مووی لێ هاتبوو پێشمەرگە بوو، هەتا نەکسەکە و شۆڕشیش تەواو بوو، ئەمە هەر پێشمەرگە بوو. دووبارە لە ساڵی 1970 کاک تۆفیق هاتە دەرەوە بووە پێشمەرگە لە شۆڕشی نوێی گەلەکەمان. منیش ئەو زەمانە لە منطقی قەراخ و گەرمیان و جەباری ئەوانە بووم. دوایی کە نەقڵ بووم هاتم بۆ تیپی 21 کەرکووک، ئیتر لەوێەوە کاک تۆفیقم دووبارە ناسیەوە و ئەو زەمانە ئامرکرد بوو لە تیپی 93 کۆیە، یەکێ بوو لە پیاوە هەرە ئازا و شەحم و بە ئەمەک و پیاوە خۆنەویستەکان، یەکێ بوو لە پیاوە ئازاکان، یەکێ بوو لەو پیاوانەی کە بە ئایلەش بەناوبانگ بوون و ئایلەیەکی ڕێک و پێک و شۆڕژگەڕ و کورتپەروەر بوون. ساڵی 1970 لەگەڵ ئاڵۆزبوونی دۆخی باشووری کوردستان و ستەم و زوڵمی بێئەندازەی حیزبی بەعس و هەنگاونان بەرەو ئەنفال و وێرانکردنی گوندەکان، تۆفیقەکانی وەتمانی مکوڕتر دەبێت لەسەر خەبات و بەرەنگاری. بەهۆی لێهاتووی و جەربەزەی خۆیەوە دەکرێت بەسەر تیپی نەوەدونۆی بتوێن. هەر لەو ماوەیەدا لەگەڵ هاوڕێ و هەڤاڵە بوێر و چاونەترسەکانی دیکەیدا بەشداری زۆرینەی داستان و شەڕەکان دەکات و زیاتر خۆی وەک هەڵۆیەکی ئازا و ئازاد بەسەر لووتکەی چیاکان و ئاسمانی خەباتەوە دەسەلمێن. کاک تۆفیق بەڕاستی کە بوو بە پێشمەرگە چووە ناو ڕیزی پێشمەرگە و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەباتی دەکرد و پێشمەرگەیەکی زۆر ئازا بۆ و شوێن دەستشی دیار بۆ و لەدەیان چالاکی و لەدەیان نەبەردا ئامادەیی هەبوو و لە هەموو شەڕەکانیشدا دەتوانم بڵێم لە زۆربەی شەڕەکاندا سەرکەوتوو بۆ و لە هەموو تەمەنی ژیانیدا ڕۆژێک لەبەرەی خیانەتدا نەبووە، هەر لەبەرەی شۆڕژگەڕیدا بووە تا ئەو کاتەی کۆچی دوایی کردووە بە دڵ و بەجان هەوڵی داوە بۆ ڕزگاربوونی خەڵکی کوردستان، بۆ ئەوەی عەدالەتی و ئاشتەوایی و یەکسانی لە دەڤەری کوردستان و لە هەرێمی کوردستان دروست بێت. کاک تۆفیق لە ناوچەی بیتوێن و پشدەر و بناری کۆسرەت و دۆڵی خەلەکان پیاوێک بووە کارێگەریەکەی یەکجار زۆر بوو. ئەگەر کێشەیەک دروست بوو با لەو دەڤەرە، کاک تۆفیق یەکێک بۆ لەو کەسانەی کە ئامادەی تێدا بۆ و بەشداری دەکرد لە چارەسەرکردنی کێشەکە ئەگەر زۆر گەورەش بە کاک تۆفیق لەوێ با کێشەکەی بچووک دەکردەوە و کاک تۆفیق پیاوێکی خۆنەویست بۆ قەت ئامادە نەبووە خۆی دەرخە باسی خۆی بکە، بۆیە قەولەکەی سەعدی شیرازیش بەسەریدا جێبەجێ دەبێ. سەعدی شیرازی دەڵێ ئەو کەسانەی خۆ بە گەورە دەزانن گەورە نین، خەڵکی گەورە پێویست ناکە خۆ بە گەورە بزانێ. کاکە تۆفیق بۆ تاکە جارێک کارێکی وای نەکردووە بڵێ من ئەو ئیشانەم کردووە لە پێناو خاکی کوردستان، مەسەلەن پێشمەرگە بوومە شۆڕشم کردووە، پیاوێکی خۆنەویست بووە. ئەوە بۆیە خەڵکیش ئێستا بە پەرۆشە بۆی. بەڕاستی من نازانم چۆن وەسفی بکەم، یعنی هەر شەیەک بڵێ جێگای ناگرتەوە. کاک تۆفیق پیاوێکی ئازا دڵسۆز پاک بە هیچ شێوەیەک لە هیچ کاتێکە مساومەی نەکرد، لە هەم تەنەزولیشی نەکرد،
کاکتۆفیق ئەو پیاوە بوو لە هەموو شەڕەکاندا داستانەکانە پێشەنجی پێشمەرگەکان بوو هەموو ژیانی خۆی و عیلەکەی لە پێناوی کوردایەتی لە پێناوی زستنەوە ڕزگاری خوازی گەلەکەمانە بەخت کرد ئێمە ڕەنگە لە زۆر شەڕ و پێکدادانەکانە ئەگەر بەیەکەوەش نەبووبین ڕەنگە لە تەنیژیەک بوون لە جەپەکاندا بەڕاستی نمونەی خۆڕاگری بوو کاکتۆفیق ئەو پیاوە بوو بە هەموو شایەدی هەموو پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بتوێن و دۆری خەلەکان و هەولێر و دەشتی گەرمیانە شایەدی بۆ ئەو کە لە پیاوە دەدەن کە هەموو ژیانی خۆی و کەسوکاری لە پێناوی کوردایەتی دانا. لە ڕاپەڕینی ئاداری 1992دا تۆفیقەکانی وەتمانی تا کۆتایی ڕاپەڕینەکە و ڕزگارکردنی شاری کەرکووک بەشداری کارا دەکات. ساڵی 1992 دوایی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دامەزراندنی یەکەم کابینەی حکوومەت یاریمی کوردستان دەبێتە فەرماندەی لیوەی بتوێن لە وەزارەتی پێشمەرگە لەو کاتەوە پێداگریەکی گەورەی کردووە بۆ یەکخستنی هێزی پێشمەرگە و دروستکردنی هێزێکی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان. ئەوەی ڕاستی لە شەڕەکانە کاکتۆفیق شاخی سەفینی پێسپێردرا بوو کە بەڕاستی دوای ئەوە کە هێزەکانی تورکیا هاتن تەنانەت لای دواوە بە چەند کیلۆمترێک گیرا بەڵام ئەو شوێنی خۆی هەربرنەدا لەوانەیە شەهیدێکی زۆری بەخشی بەڵام تا ئاخیر دەقەش هەردیفاعی کرد. کاکتۆفیق پیاوێکی مرد بۆ پیاوێکی ئازا بۆ هەموو سیفاتەکان لەگەڵ کاکتۆفیق یەک دەگرنەوە بەڕاستی پیاوێکی سەخی بوو من بۆ نمونە بۆتان دەجێڕمەوە لەگەڵ کاکتۆفیق چوون بۆ بەغدا بۆ بەیروت بۆ عەمان بۆ پایتەختی ئوردون 3 دەمار باڵۆنمان بۆ دانا 4 دەماری شەبەکەمان بۆ دانا بۆ مێژوو دەیجێڕمەوە دکتۆر قاسم شمایلە و دکتۆر یوسف قەسووس راپۆرتێکیان بۆ نووسی پێیان وێت ئەو راپۆرتە بگێنە دەست بە ڕەزمام جەلال ئەو کات مام جەلال سەرکۆماری عێراق بوو 35,000 دۆلار مەسروفاتی بوو کاکتۆفیق پێی وتم کاکە زرار ئەم راپۆرتە چییە؟ وتمەوە نووسیویانە ئەو بڕەپارێت سەرف کردووە دایانەوێت بە ڕەزمام جەلال بۆ بجێڕێتەوە وتی بەخوا شەرمە بۆ من پێشمەرگەی کوردستان بوومە بۆیە پێشمەرگە نەبوومە داوای پارە بکەم کاتێک نەخۆش دەکەوم راپۆرتەکەی دڕان وتی هەرچەندە ئەو راپۆرتە بگەێنمە دەست بە ڕەزمام جەلال زۆر لەوە زیاترم بۆ دەگێڕێتەوە بەڵام بەخوا من لە ژیانم داوای پارەم نەکردو و داوای پارەژ ناکەم. کاکتۆفیق لە دڵی هەژاراندا دەژیا لە دڵی خەڵکی ڕەشوڕوتدا دەژیا هەر لە سەرەتاوە لە بنەماڵەیەک پەروەردە بۆ بنەماڵەیەکی شۆڕژگێر باوکی کاکتۆفیق پیاوێکی بەتوانا بوو بەس کاکتۆفیق هەر لە مناڵیەوە خولای پێشمەرگاتی بوو. کاکتۆفیق یەکێک بۆ لەو سەرکردانەی کە لەگەڵ هەژار و فەقیر و ڕەشوڕوت و پێشمەرگە کۆڵنەدەرەکان داهاتەوە. لە کانیوتمان سەی شەمار ما بوو کاکتۆفیقی لەگە بوو 4 کەس بوون هاتن لەوێمانەوە لەوێ نمەمێنەوە مانەوە لەوێ کە لێمانەوە سبەینێ جەیش و داشی پیتوێن و منتیقەی خەلەکان هەمووی هات بەس 4 کەسی بە سەی شەمار و کاکتۆفیق و مەغدیدی شوخ ئاڵاشیان کۆمەڵەشیان خەڵک لەگەڵە بوو تقریباً 17 زیلیان سووتان ئەو هەموو سیلاحیان کرد ئەو هێزان شکان تێکومەکانیاندا بەو 4 کەسەی لە هەموو شەڕێکی کاکتۆفیق ئەوە بووە لە ڕەباکان جاری وا ڕەبان 17 کەسی لەگەڵ شەید بوو بۆ خۆی 3,000 بریندار بووە جا بەڕاستی قارەمانێکی قارەمان بوو تا ئێستا سارێکی خۆی نەبوو کە سواری سارێکی وێ یعنی دائیمەن خۆی بەکەم نەزانی دائیمەن پیاوەکی قورس و گران بوو لە هەشت شوێنێک وێ خەڵک خۆشەویستووە بەڕاستی ئەوە پیاوی وە ئەوە بەدەگمەن پیاوی وا پیا دەبێ و لەو مەنتیقەی پشدەر و بیتوێن و دۆڕی خەلەکان و دەشتی کۆیە و کە چوم دارەجان سەردانمان کرد لەو دۆری ئەوەی چیمایی لێدا بوو
نەچوێ لەگە مابوو نە کۆتەل مابوو هیچیان نەماوە ئەگەر چوم ئەوان مابوون وڵا وتیان حەل لای سەلامەتیونەوانە بەتەمامانی کاکتۆفیقی نەبووین ئەنی هیچ دەمە کاکتۆفیق بە تەمامانی خۆی نەبووە زاری وایە تۆ ڕەبای ماری پێوەداوە زاری وایە 3000 بریندار بووە نەترساوە بڕێ لە کوشتن و لە مردن نەترساوە وەڵا ئازا من زۆر لەگەڵی بوومانی خۆشی لە خۆشەدانە بوو هەر لە ناخۆشەداوە لەوەتی لە هەفتاونەوە مالی 57 پێشمەرگە بووە حتا ئێستا لەو فترەی کاوە بووە لەگە جەمەوە ئەخسەکی لەگەر بزوتنەوەی گۆڕام بوو لە دوایە بۆ خۆی لە مالی خۆی دانیشتوانە هەوڵەر هەمووشەی کا عوسمان و برادەرەکانی خۆی دەکردوانە دەچوو ئەو شاخەی داری وا دەچوو سەدانێکی ڕاوەشت دوای بکردە هاتبایەوە لەگەڵ ڕفیقەکانی خۆی ئەوە بۆ قسەی خۆش و ئەوانە دەنا ئەمەلیشی هەبوو بەڵام لە کەسی دانەیە ناوە ئەنی ئەوانە وەخت خۆی پێکەوە لەگەری بوونا کاک زەبار زۆر ئەوە بووە وتی قەتم نەزانیوە تۆفیق لە مردن نەترساوە لە شەڕ کاکۆسەد گوتی قەت تۆفیق لە مردن نەترساوە لە شەڕ لا خۆی تەبیعەتەکەی واو ئەوە نەبوو بڵێ وەڵی ناچم بوو هەر شوێنێکی چوە ئەو لە پێشەوە دەڕێ لە پێشەوە کاک تۆفیق ساڵی 1994 لە ئەرکە سەربازیەکانی بەردەوام دەبێت و دەکرێتە فەرماندەی لیوای هێزی تایبەت ساڵی 1995 سەرلەشکری بتوێن و لێپرسراوی مێحوەرەکانی هیران و شەقڵاوە و سەفین بووە. ساڵی 1991 ئینتیفازەکە بوو ئیتر ئەو ژێکێ بوو لە عەرە پیاوە قارەمانەکان و بەشداری ئینتیفازەی کرد و لە دوای ئینتیفازەش تیپەکان و مەڵبەندەکان و ئەوانە دروست بووە یەکێ بوو لە ئەمر بەتالیۆنە باشەکان یەکێ بوو لەو پیاوانەی کە زۆر بە ئەمەک بوو پیاوێکی زۆر پاک و خۆنەویست بوو پیاوێکی زۆر بە هەڵوێست بوو لە تەشکیلاتی فەرماندەیەکەی یەکەم جار کە فەرماندەی هێزی پێشمەرگە دروست کرا و کاتە دوای مەڵبەندەکە لە ڕانێ من فەرماندەی ئەوێ بووم کاکتۆفیقی ژێکێ بوو لە فەرماندەی تیپەکانی ئەوێ کاکتۆفیق و کاکەکانی تر کە لێ بوون ئەندێ زەڕوونی نایان بەرم بەڵام کاکتۆفیق هەموو ئەو ڕۆژگارانە واجبی خۆیە بینی و دەورێکی باشیە بوو لە ڕۆژگارەکانی تر کە یەکێتی پێویستی پێی بوو کاکتۆفیق یەکێ بوو لە فەرماندەکان لەوەی کە اعتیمادی تەواوم لەسەری بوو و پیاوێکی بێجگەلەوە پیاوێکی ئیداری بوو پیاوێکی خۆشەویست بوو هەم لە ناو پێشمەرگەکان هەم لە لای خەڵکی سنوورەکە و لە زۆر شوێن بە یەکەوە بووین هەندێکی ڕەنگە خۆش نەبێ ئینسان نایی بەرێ بەڵام هەموو ئەو کاتانە تا کاکتۆفیق کۆڵەکەیەکی ئەساسی بوو و لەگەڵ منا برینار بوو ئەو کاتێک کە شەید عەلی نەبی و ئیسماعیل وەرتی ئەوان شەید بوون کاکتۆفیقی لەو برینار بوو خۆشبەختانە دوای عیلاجوانە چاک بوانیەوە من خۆم لەو هەموو خۆنەتە لەو شوێنانەی کە لە منطقەی پشدەر و بیتوێن بووم هەموو کاتەکان بەیەکەوە بووین و پرس و ڕاوێژمان بەیەکردو مەسەلەکە هەرەوە نەبوو کە بڵێ پێشمەرگایەتی بێ لە زۆر شتی ترا بەیەکەوە بووین لە خزمەتکردنی خەڵکا بەیەکەوە بووین لە ئیداری سنوورەکە بەیەکەوە بووین و من زۆر جێگەی بڕوا و متمانە بوو خاوەنی شەهیدیشن دیارە لە ژمارە زۆرە پێشمەرگەیە شەهیدی نزیکی خۆی هەیە شەهید بوون لەو پێوناداوە خۆی بریندار بووە لەبەرەوە قارەمانەتی و ئازایەتێکی زۆری نواندووە لە خەباتی شاخ و پێشمەرگایەتی و تەنانەت دوای ڕاپەڕینیش هەر بۆیە کاکتۆفیق دوای ڕاپەڕین کە وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێمی کوردستانی چێگو لە وەزارەتانەی کە دامەزرێنرا یاخود دانرا هێزەکانی پێشمەرگەی یەکێتی و پارتی و لایەنەکانی کە یەکیان گرتەوە لە وەزارەتی پێشمەرگەدا بە ناوی هێزێکی یەکگرتو دیارە ئەو کاتە هێزەکان وا ڕێکخرابوون لە فەوج و لیوا و بە شێوازێکی نظامی پێکهێنرابوون یەکێک لە لیواکار بە سنووری ڕاپەڕین کەوت ئەو کاتە کاک جەبار فەرمان یادی بەخێر وەزیری پێشمەرگە بوو لەگەڵ من باسی کرد چەند کەسێک کاندید بوون بۆ ئەوەی ببنە ئامرلیوای ئەو سنوورە ئامرلیوای هێزەیە گرتووەکەی وەزارەتی پێشمەرگە دیارە لەگەڵ من پرس و ڕای کرد کاکتۆفیقماندانە لە بەرخەوات و تێکۆشان و ئازایەتی و قارەمانی خۆی بوو بە یەکەم ئامرلیوای
وەزارەتی پێشمەرگە لە سنوورەکە تا دوای شەڕی ناوخۆ ئەو لیوایە کە هێزەکە بوو بە دوولەتەوە هەر بەردەوام بوو و لە پاشانی شەر لە دوای ڕاپەڕین و لە دوای ئەم لیوایە کە گۆڕانکاری بەسەر هێزی پێشمەرگەدا هات دیارە دواری شەڕی ناوخۆ لەو سنوورە هەم فەرماندەی دروستکرا هەم لەشکر دروستکرا ئەو بەو پلانەدا هەمووی تێپەڕیوە و قارەمانی زۆری نواندووە وەکو باسم کرد هاوڕێکانی شاهیدی بووەدەن و خۆشم لە نزیکەوە کە هاوڕێی نزیک بووین و بەیەکەوەش بەرپرسیارەتیمان هەبووە دەزانم. ساڵی 2007 دوای یەکگرتنەوەی ئیدارەکانی سلێمانی و هەولێر و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و دامەزراندنی سەرۆکایەتی هەرێم تۆفیقەکانی وەتمانی دەکرێتە ڕاوێژکاری سەربازی لە سەرۆکایەتی هەرێم. ساڵی 2009 لەگەڵ دەرکەوتنی یەکەم ئۆپۆزیسیۆنی سیاسی و پەرلەمانیدا بەشداری کارا لە خەباتی مەدەنیدا دەکات و دەبێتە یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان و وەک ئەندامی جڤاتی گشتی دیاری دەکرێت. کە گۆڕان دروست بوو ئەو وەختە هات قسەمان کرد بە یەکەوتی پێویستەکە ئێمە شتێک تازە دروست بکەین کە لە یەکێتی و پارتی نەچێ شتێک باش بێ بۆ میلەتەکەمان زۆر پیاوێکی بەهاڵوێست و خۆنەویست و ئەوانە بوو ئەوە بوو بە یەکێ لە هەرە هەڵسوڕاوە قارەمانە باشەکانی ناو گۆڕان کە گۆڕان لە خەتی خۆی لایدا و گۆڕان بە لە ڕێیا برا ئەو یەکێ بوو لەوانی کە لێی دوورکەوتەوە و هەر بەوەشەوە سەری ناوە یەکێ بوو لە هەرە پیاوە بە هەڵوێستەکان و لە پاشانیش کە بزوتنەوەی گۆڕان دامەزرا دروست بوو ئەوی ژێکێک بوو لە کەسە دامەزرێنەرەکانی بزوتنەوەی گۆڕان و دۆرێکی کاریگەری هەبوو بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی 2009 کە هەمومان بەیەکەوە کارمان دەکرد لەسەر ئەو سنوورە ئەو دەورێکی بەرچاوی هەبوو هەم بەهۆی ئەوەی کە کاک پێشەوای کوڕی لە لیستەکەی بزوتنەوەی گۆڕاندا کاندید بوو هەم بەهۆی ئەوەی کە باوەڕێکی تەواوی پێبوو بۆیە هەوڵێکی زۆر درا کە لەو سنوورە بزوتنەوەی گۆڕان دەنگێکی یەکجار زۆری هێنا و پێشەنگی هەموو لایەنەکانی کە بوو کە کاکتۆفیقی شتێک بوو لەوانەی لەگەڵ هاوڕێکان و هەمومان بەیەکەوە دەورێکی بەرچاویان هەبوو لەوەی کە دەنگ بۆ بزوتنەوەی گۆڕان لە سنوورەکەدا کۆ بکرێتەوە بۆیە کاکتۆفیق لە ناو بزوتنەوەی گۆڕانیشدا دەورێکی دیاری هەبووە و یەکێک بووە لە ئەندامانی جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان. تۆفیقەکانی وەتمانی لەسەر بنەما و هەڵوێستەکانی مکوڕ بوو تەنانەت هەمیشە بەوە دەناسرایەوە کە بەرگری لە باوەڕ و شوناس و کەسایەتی خۆی دەکات و قوربانیان لە پێناودا دەدات هەر بەو باوەڕەوە پێی وابوو گۆڕانکاری و خزمەتی خەڵک پێویستە بدرێتە دەست کەسانی چاک و پاک و ئازا و تێگەیشتوو ئەوانیش تەنیا پشتیوانیان بکەن لەبەرەوە هیچ پۆستێکی وەرنەگرت و پێی وابوو کاری ئەوان بریتی بۆ لە ڕزگارکردنی کوردستان و هەر ساتێکیش کورد و کوردستان مەترسیان لەسەر بێت ئەو هەر پێشمەرگەیە دواتر وەک فەرماندە و کەسایەتیەکی بەهێز و کاریگەر لە ناو خەڵک و خزم و هاوڕێ و دۆستەکانیدا مایە کارتەفیق زۆر لە کاکۆسرەت لەگە عوسمانی عازی مەحموود لەگە بڕانی سعید سۆفی زۆر برادەر بوو لەگە هەمووان برادەر بوو بەڵام تایبەتی زۆر لەگە مەلا نەجەم زۆر برادەری بوو لەگە سەید شەماڕ زۆر خۆشی دەویست هەرچی بێ کاکتۆفیق خان خۆشویستوە ڕەحمەتی خوا لەبێ مەلا ئارا زۆر خۆشی دەویستەوانە یعنی هەموو هەستی دیوێتی لەگەڵی بە خۆشویستوە پیاوەکی سادە و ساکار بووە دائیمەنەوە خۆی ئەوە زانیوە نەم بۆ بڕێ وەڵای خۆی بەزر زانیوە قەت ئەنی دەوڵەمەند بووە لە ماڵی باوی پارەی بۆ سۆشتی بۆ سوە دابەشی کردۆ بەسەر پێشمەرگانی لەگە خۆی پێڕایی وات پێ داوێتە یەکیکا زا ئاملی وا بۆ سەر لەشکر بووە ئەنی مەسئولی هەموو هێزەکە بووە لە سەرەتاوە سەرتی بووانی بەو هاهێناوە وە کاکتۆفیق هەمیشە لە ژیانی خۆشیدا ڕاو سەرنج و هەڵوێستی خۆی هەبووە لە هەر شوێنێک بوو بێ پێشنیاری هەبووە ڕای خۆی هەبووە ڕەخنەی گرتووە سەرنجی خۆی هەبووە هەڵوێستی خۆی هەبووە کەسێک بووە لەو وارەشدا کەسێکی ئازا بوو و دیار بووە هەمیشە خاوەنی بیر و ڕاو بۆ چوونەکانی خۆی بووە بەداخەوە کاکتۆفیق هەم تووشی هەندێک نەخۆشی بوو لەم دواییەدا هەمیش خێزانەکەی کە ئەویش کەسایەتێکی دیار بوو گەلاوێشخان و یەکێک بوو لە کۆڵەکەکانی کاکتۆفیق هەم بۆ بەخێوکردنی خێزانەکەیان چه منداڵەکانی چه هەروەها
میوانداری بەڕاستی ئەرکێکی قورسی لەسەرشان بوو و خۆشی لە خێزانێکی ینی گەلاوێشخانیش بخۆی لە خێزانێکی تێکۆشەر و ناسراوی ناوچەکە بوو بۆیە ئەوی شێکێک بوو هاوشانی کاکتۆفیق بەردەوام لەگەڵی دابوو لە هەموو خۆشی و ناخۆشیەکان بەردەوام بوو بەداخەوە ئەویش تووشی نەخۆشی هات وە کۆچی دوایی کرد کە ئەمە کاریگەری زۆر لەسەر کاکتۆفیقدانا دوای ئەویش بە ماوەیەکی کەم کوڕە هەرە بچووکەکەی کە ناوی حەمە بوو زۆر یەکتریان خۆش دەویست و زۆر خۆشی دەویست زۆربەی کاتەکان بەیەکەوە بوون بە تایبەتی دوای کۆچی دوایی خێزانەکەی واتە دایکی حەمە و ئەویش هەر نەخۆشیێکیشی هەبوو بۆیە کاکتۆفیق ئەوەندەی کە دڵی بەو کوڕێوە بوو و زۆر بەداخەوە بوو بۆی ئەویش لە ناکاو کۆچی دوایی کرد ئەم دوو شتانەش زیاتر کاریگەری لەسەر کاکتۆفیقدانا. لە کۆتاییەکانی تەمەنیدا ژیانێکی ئاسایی و سروشتی لە زێد و خاکی خۆی هەڵبژارد و وەک بازێکی تەنیا بەڵام پڕ لە هیوا و خۆشەویستی لەکانی وەتمان گیرسایەوە. ئەو هەرگیز نیشتیمان و زێدی خۆی جێنەهێشت نەکەوتە تاڵانکاری و داگیرکاری و فرۆشتنەوەی خەبات هەمیشە لەگەڵ دەنگ و ناڕەزایەتی و ئازارەکانی خەڵک دامایەوە و جێی نەهێشتن. هەرچەندە تۆفیقەکانی وەتمانی وەک فەرماندە و پێشمەرگەیەکی ئازاد و ئازا ناوی دەرکرده بوو بەڵام یەکێک بوو لە خوێنەرە جددیەکان و خاوەن ڕۆشنبیریەکی فراوان بوو تەنانەت دوای خۆی کتێبخانەیەکی جێهێشت کە بەشێک بوون لەو کتێب و سەرچاوانەی خوێندبوونیەوە لە بوارەکانی مێژوو سیاسەت و هەواڵگری و یادەوەری و بابەتە هیزریەکان. لە کۆتایی تەموزی 2023دا کۆچی دوایی تۆفیقەکانی وەتمانی وەک ڕووداوێکی بە ئازا و بەسوێ بڵاوکرایەوە و دڵی دەیان هەزار کوردی دڵسۆز و نیشتیمان پەروەری غەمگین کرد. هەر بۆیە وەک پرسە و ماتەمینیەکی گشتی هەموو هێز و لایەن و کەسایەتی و خەڵکی لە دەوری مەراسیمی بە خاک سپاردن و پرسەکەی کۆ کردەوە و وەک پرسەیەکی نیشتیمانی دەهاتە بەرچاو و هەمووان وەک یەک ماتەم دایگرتە بوون بۆ کۆچی یەکجارێکی پێشمەرگە و کەسایەتیەکی دیاری کوردستان. بەداخ و خەمێکی خوڵەوە ئەمڕۆ تەرمی فەرماندەی دلێر و هەڵکەوتوو سەرکردەی جوامێر و کۆڵنەدەری ڕۆژانی سەخت و تنگانەی گەلەکەمان کاکتۆفیقەکانی وەتمانی بە خاک دەسپێرین کە بەهۆی نەخۆشیەکی کتوپڕ و لە ناکاو دوێنێ شەو سیویەکی حەوتی 2023 کۆچی دوایی کرد و بۆ دوجار ماڵاوەی لێکردین. کاکتۆفیق کەسایەتی و ناوێکی ناسراوە یەکێکە لەو پێشمەرگە و سەرکردە و فەرماندە تێکۆشەرانەی کە هەموو تەمەنی بەخشیە خەبات و شۆڕش و کوردایەتی و لەسەر ڕێچکەی ماممەغدیدی بابی نیشتمان پەروەر و دڵسۆز و بنەماڵە شۆڕژگێڕەکەیان بەردەوام بوو. کاکتۆفیق لە بنەماڵەیەکی دیار و ناسرا و خاوەن پێگەی دۆڵی خەلەکان و ناوچەی بیتوێن مەکۆی کوردایەتی و نیشتمان پەروەری و هەڵوێست هاتووەتە دنیاوە و لە تەمەنی لاوێتیەوە لە ڕیزەکانی کۆمەڵە و یەکێتی نیشتمانی کوردستاندا تێکەڵی خەبات و چالاکی نهێنی و سیاسی و سەربازی بووە. هەر بۆیە لە ئێستادا مەرگی ناوادەی کاکتۆفیق خەسارەت و کەلێنێکی گەورەیە بۆ هەموو ئەو کەسانەی لە خەمی ئەوەدان ئەم قۆناغە پڕ لە کێشە و قەیرانە کۆتایی بێت و دۆخێکی شایستە و باشتر بۆ گەلەکەمان بەدی بێت. هیوادارم بۆ ئەو بنەماڵە بە ڕێزەی سەرخۆشی لە کوڕەکانی یەکەم لە کچەکە یەکەم لە هەموو خزمی کانی وەتمان لە دۆڵی خەلەکان خوا بکەم بە هەموومان بتوانین لەسەر ڕێبازی پیرۆزی کاکتۆفیق بەردەوام بین و پێشمەرگەیە بوو کە ئەستێرەیەکە بە سنگی هەمومانەوە. زۆر بەداخەوە کە هێشتا تەمەنی مابووی ینی تەمەنی بەبەریەوە مابوو لە کاتێکی وەختی خۆی نەبوو کە کۆچی دوایی کرد و دەتوانم بڵێم زۆر بەداخەوە بە بێناس سەری نایەوە.
هەرچی بە باڵای کاک تۆفیقا بڵێن هەرکەمە، چی لەسەر بڵێن هەرکەمە، چی لەسەر بنووسین هەرکەمە، چۆنی باس بێن و هەرچی شعر و شانامەی دنیا بەسەریا هەڵبدەن هێشتا هەرکەمە بەڕاستی درود بۆ گیانی پاکی کاک تۆفیق و ئەم شەوی لە هەموو شەوە خۆشتر بێ. بەداخشی گەورەوە خەسارەتی گەورە بوو لە کورد کەوت و لە هەمومان کەوت بەداخەوە. هەزاران سڵاو لە گیانی پاشی کاکە تۆفیقانی بەتمانی ئەو کە لە پێیاوی کوردایەتی واروە ڕێز و نەوازش بۆ بنەماڵەکەیان و لە دوای کۆچی کاک تۆفیق کەس لە بیری ناچێتەوە، هەرچەندە هەمومان ئەو سەفەرەمان لە پێشە و بەڕاستی سەفەرێکی عەتمی و فەرزە دەرمانی ئەو زامەقوڵەش بۆ ئێمە و بۆ کەسوکاری کاک تۆفیقیش سەبر و خۆڕاگریە.